دوای ئامادەکاریەکانی تیپی لاوانیانەی هەندرێنە بۆ خولی لاوانیانەکانی کوردستان. تیپەکە دوای ئەوەی بووە پاڵەوانی پارێزگای هەولێر چاوی لەوێ ببێتە پاڵەوانی کوردستان. بەردەوامیش ئەنجامەکانی باش بووە. ساڵی ڕابردوو پلەی دووەمی کوردستانی بەدەستێنا و ساڵی پێشووتریش پاڵەوان بوو. تیپەکە ماوەی 8 مانگە ئامادەکاری بۆ خولەکە دەکات، بەڵام جگە لە دواکەوتنی وا دەکەی یانەکان گلەیان لە شێوازی بەڕێوە چوونیشی هەیە. خولەکە زۆر تاخیر بوو بەسەراحەت یعنی شێوازی خولەکەش چاریاری لە مەرحەلەیە کەمیاری بکەی زۆر کەمە. من بەڕاستی گلەیەکی زۆرم لە یەکێت تۆپی کوردستان کرد، بەڵام تەنها هەنی یەکێت تۆپی کوردستان نییە کە ئەو خولەوە دەڕوە بەڕۆیست چەند یانەیەکی لێ بێتە دەرێ کە ئامادەکاری باشیان و لاوان تازە پێگەیشتوان کردووە. ئەوانی تر زەخت لە ئیتحاد دەکەن کە ناتوانن بەشداری بکەن و کە پارەیان نییە و یەکێت تۆپی کوردستانیش تەماشای زۆری نەدەکات، تەماشای کەمینە ناکە بەسەراحەت. هەنی ئینسان دەبی بەسەراحەت قسەی بکە. من ڕاد بەسەراحەت داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم، داوا لە بەرپرسانی وەرزش دەکەم، لە وەزیر دەکەم، لە بەڕێوەبەراتی گشتی دەکەم، لە یەکێت تۆپی کوردستان دەکەم لە ساڵی ئایندا. یعنی بەسەراحەت خولی لاوان و تازە پێگەیشتوان لەوە زۆر زووتر بڕوا، لەوە زۆر باشتر بڕوا، لەوە زۆر بایەخی زیاتر پێ بدرێ. تیپی لاوانیانەی هەندرێن لە کۆمەڵی یەکەمی خولەکەدایە و لە یەکەم یاریخۆی ڕۆژی هەینی و لە کاتژمێر 5 ئێوارە لە کەرکووک ڕوبەڕووی خاک دەبێتەوە. 2 هەفتەیە وادەی خولەکە دیاری کراوە، هەر بۆیە تیپەکە باچڕی مەشق و ئامادەکاری بۆ ئەم یاریە کردووە. ئامادەکاریی باشمان کردو بۆ ئەم ساڵی خولی لاوان، وەکو چەند ساڵی هەندرین لە 2 ساڵی ڕابردوو توانێت نەتیجەی باش شەبی کە ساڵەکان کاسی بردو ساڵی پاریش دوم بووە. ئینشاڵڵا مش بتوانین ئەم ساڵ نەتیجەیەکی باشمان هەبێ، نەتیجەی چەند ساڵی ڕابردوو دووبارە بکەینەوە. ئامادەکاریی باشمان کردووە و چەندی یاری دۆستانی باشمان کردو و باش ئازرین ئینشاڵڵا لە بۆ یەکەم یاری دەوری کە ڕۆژی هەینیە بەرامبەر یانەی خاکی ژانێکی بێزە، ئینشاڵڵا بتوانین سەرکەوتو بەرامبەریان بەدەست بێنێ. شێوازەکان بەڕاستی بەدڵ ئێمە یاریزانان نەبوو، چکە ئێمە لە تەمەعەشی گەورەتر دابین، چاوەڕێ ئەوە بین کە دەوریەکە زیاتر بی، دەوریەکە گەورەتر بی، دەوریەکە ینی یاری زۆرتر بکرێت لە بۆ مەسلحەتی لاعبەکان باشترە، چکە ئێمە بەڕاستی چەند مانگێکی زۆرە ئامادەکاری دەکەین، چاوەڕێی یاریی زۆرمان دەکرد. یاریەکانی خولی لاوانی کوردستان بۆ ئەم وەرزە با کراوەی ئەنجام دەدرێت و 21 یانە بەسەر 4 کۆمەڵە دابەشکراوە. دوای ئەوە یانەکان لە کۆمەڵەکەی خۆیان یەک جار ڕوبەڕووی تیپەکانی دیکە بوونەوە، یەکەم و دووەمی هەر کۆمەڵێک دەگاتە قۆناغی داهاتوو. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.